باشیە تو پێ ناچی باش بێ سەشم بۆ نایە بەس باش مشکلێن بۆ چییە؟ مشکلەی ما ئەمە 13 ساڵە ئەو مەشروعە کرایە ئەوە 7 ساڵە بەچڕی هەر بە بەردەوامی ئەمە گردەبینەوە هەر دین و معاملە و بدوای ئەو لەو دائیرەی لە ئەو دائیرەی لەگەڵ مقاول یعنی هیچ دەوریمە نییە یعنی نابی ئەمە وها بکەین ئەسڵەن ئەمە دەبی لە ماڵی خۆماندانیشین و ئیشەکە جێبەجێ بیت کابینە لە دوای کابین درن چا دەبی ئەمە باوەڕیمان هەبوو لەو کابینەی یعنی شتەکان بە گەندەڵی نامینێ زۆر بە مەزبوطی ئیشەکان دەکرێت هەر بەو هیوایی نە تا ئێستش ئەوەیە یعنی فکر دەکەینەوە ئەمە هەمومان هاوڵاتی زۆر ڕێک و پێکەین وابزانم هەر نمونەی بەڕاستی هەندی پوشکەکی ئەمە هاتیگەر لە وڵاتەی گەر هاوڵاتی نمونەی بی دەبی زوڵمت لێ بکرێ بەزەگەر هاوڵاتیەکی جێرە شێوێن و فەوزەوی و بە مەشاکل بی ئەو ڕێزت لێدەگیرێ وای لە هاتیە وەڵی نازانم ئەمە یەک بەخۆم ئەو یعنی زەرەری یەک پوشکەمان نییە تەمەشا دەکەم من عمرەکەم هەمووی تاواندەوە لە دیار ئەو مەشروعی یعنی هەتا کەنگی من چاوەڕوان بم ساڵ وڵی زۆرمدایە بەڕاستی زۆرماندایە یعنی ئەمە بە خێزانیەوە شتەکەمان کڕیە زۆرە لەوەی نییە ئەمەلەکە تێ و پارە وەرگریەوە وڵی من ئەوەی دەزانم خوا هەیە و حەق هەیە یعنی ئەوە عقدم هەیە هەموو شتەکان تەواوە هی بە ڕێک و پێکی بە قانونی بە طریقەی شەرعی ئەمن کڕیت هیچ گرفتێکی تێدا نییە و چەندین جاردەیە ها جاریش سەردانی وەبەرهێنانم کردیتەوە هیچ گرفتی تێدا نییە ئەو پرۆژەیە کردی و پارەی چی لێ کردێت چی لێ هاگێت لە خانوەکان سەرفی کردیە پرۆژەکەی تەواو کردیە ئیشی لێ کردیان چۆنە چ زانیارێکە تێ دەربارەی کەس ئەمە نازانین بەس گوتیان ئیفلاسی هینە ئەمە لە کاتی شەڕی داعشی یعنی دەچوینەوە لای دەیگۆ بەخوای ئاردم هەیە دەفرۆشم هیچ سیولە لە دەستم نییە گوتی سیولە لە دەستم نییە ئیشی و پێشتر ئەم دەمناسی وەکیل وەزیر بوو وەکیل وەزیر ئەو هەموو پارەی بردیە ئەی هاوارەی یعنی تەقاعد بوو دەرچوو بوو لە وەکیل وەزیر وەکیل وەزیری چ بوو مرۆڤای ئێوە مافی مرۆڤ نانە مرۆڤایەتی و هاوکاری پێوکی پەیوەندیەکانی دەرەوە بۆ ئەو کاتە لە بیدایەت لە ساڵەکانی ئێستا ئەوەی دەمانەوێت کۆتایی پێبێ ئاخر خەبەر ئەوە خلالی چەندە بۆ لۆ مانگەکی دێ خەبەرەکمان لۆ هات کە هەموو شت ڕێککەتینە مقاول سێقۆڵی لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەبەرهێنان هەمووی دانیشتینە ئیتفاقیان کرد مقاول بە قسەی خۆی یعنی دەرێ من تەنازولم کرد لە زۆر شت ئەو شتانەی کە داوای کردبوو کەمتری کردەوە تەوقیعیان کرد و ڕێککەتن و هیچ مشکلە نەما ئەو دەما بدرێتە بن دەستی سەرۆکی حکوومەتی تەوقیع بکرێت نادرێتە بن دەستی سەرۆکی نادرێت دوایە ئەمە بیستمانەوە دووسێ ڕۆژ پێشی ئێستا کە شتەکە هەڵوەشایتەوە نازانین لەسەر چییە یعنی ئەمە حەز دەکەین چکە لە بەرەوەی ئەمە ئەوە 7 ساڵە بە چڕی سەردان دەکەین ئەمەش بوو باینە لەنا ئەو لوجنەی باین چونکە معلوماتێکمان هەبایە ئەوەی کردبە یعنی متابعی کردبە لەگەڵیان بزانین گرفتەکە چییە پێویستیش ناکە وەڵاهی پێویستیش ناکە خەڵک بەخۆی بێتە داخولکە ئەمە چاوەڕوان بووین کە بە زووترین کات چونکە قەزیەی مە قەزیەی وەختیشە یعنی عمر ڕۆیی 13 ساڵ ئەمە کچەکمان هەیە پێشی لەو کاتی لە داکێ بوو ئیستا لە یەکی متەوەستەیە زۆر سپاس سەر چاوە نەقدمان پارەدەیە هەر چەندی دایتم نەقد پارەم دایت قەرداریانی بەسەر بەرێ
وڵاتی بەسااتە لە 2010ەوە ئەو هەروە لەوێ و هەروە دەخولێتەوە کو هەیکەل بووە برێ زیادی شاباش بەخوای نازانم دەکرێتە شاباش دەکرێتە هەدیە نازانم بەڵام کو چۆن بووە لە 2010ەوە تا ئێستا هەر ئەوەیە خانەکان پرۆژەکە تا چەندی ڕۆیشتە خانوەکانی ما هیچ هەرەوە عردێکی سافیە نانا هەیکەلە 2010 هەیکەل بۆ ئێستاش هەیکەلە ئەو خاوەن پرۆژەیەکی لە خاوەن پرۆژەکەی پێشان ئەوەی ما حەقدن لەگە کردیە نەمایە ناوی چ بوو مرد یانی وەڵا نازانم وڵا لەویان وەرگرتەوە دایانێش کرد نمای ئەوی پێشان پارەکانی لیان وەرگرت لیان وەرگرتەوە یان هەڕۆی بردی لۆ خۆی لە جیرفانی بە قورعایزە خۆ حایدیمەنی نازانم ئەویش نازانم چ دەزانی ئەمن ئەوەی دەزانم خارە خانیەکەم لەوێ کڕیە لە 2010ەوە ئەوە هەروە لەوێ هەر هەیکەلە هەر هەیکەل بووە هەر هەیکەلەوە بەرێ چەند مەتر بۆ خانیە 400 مەتر نەشت زانی ساحیبی و پرۆژەیەکی بەسەر هاتچێەوە چوو بەخواینەوە بۆ تەواوی نەکرد والله نازانم ئەوەندەی دەزانم زار دەستی سەرشی لێ دەین هەر هەیکەلە بەری زیاد بووبی زیاد نەبوو هەندێک دەڵێن ئەو پرۆژانە دەستی دوو دەستی سێ دەستی چار کراو فرۆشایە ئەوە تا چەند باشە گرنگ نییە دەستی سێ و دەستی چار و هەر کەسێک بێ عەزەکەی بە هەر کەسێک بێ بەس تەواوکە بەس تەواوی کردون تەواوکە هەر کەس بەڵام دەستی سێ و چار فرۆشابی خانووی تو 2000 و 3000 کڕی شتیوانی نا بەڵ تەنها ئەوێ 12 ساڵە ئینتیزارەکەین کە بەرێ ئەو خانوانەمان لۆ چاپ بێ چا نابێت ئەوانەی کە ئەو مەشروعانەی کە ئێستاکە مەسەڵەن ژیانی تێدا دەکرێت کە ئیمە هەیکەل بوو ئەوان هەر حەردەشی ڕاست بوو ئێستا ئەوان لە خۆشترین ینی خانی و ڤێلا و خۆشتنی ژیانی تێدا دەکرێت ئەمەشەوە هەروە دەخولینەوە بە دەورەی داواکاریمان ئەوەیە لە بەڕێز جەنابی سەرۆشی ئەنجومەنی وەزیران تەنها جواب بە شێو خەڵکی دێتەوە ئەمەش کوردی ئەمەش بەو ئەنجومەنی وەزیرانە ماندی بووینە هیچمان کەمتر نەکردیە لەوانەی کە لەو دەرگەی ڕا هەتا ئەگاتە بن برا گەورەی هیچمان کەمتر نەکردیە ئەمەش کوردی ینی پێوە ماندی بووینە بە بۆ کوردایەتی دەبا ئەوەش لۆمە تەواوکە سوپاس دەکەم قوربانچۆنی باشی قسەت هەیە وەڵامە داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین بەڕاستی ئەو خەڵکە زۆر ماندووە کاکزگار یعنی هیچ تااقەت نەما سارە دوو ئەوە دە سارە وڵا ئێمە تقریبن دوو خوشک و سێ براینە لێ دەرمان سەلامەتی یاڕەبی هەر هەمووش لێمان کڕیا حدودی 6 تا 70 دەفتەرماوە لەوێ لە 2010 لە 2010 ڕێک ئەو پارەوا لەوەیە دوای مەدەسینەکەن کاک سامان عارەب و کاک دکتۆر محەممەد شکری دەرێن لەوە بەرهێنەی باشتر نییە یعنی ئەگەر نەدەینەوەی عنێمە زوڵمانە ئەوە ئێستا نە ئەوەی نوێیەکە ئەو کەیدی ڕۆیە ئەو کەیدی ئەو نازانم مەڵا عەدەدی بە بەس مەشروعەکەی پێتاوە نەکرا و ڕاجرایشەکە لێرە نەمایە ئێستا ئەو بەرهێنە لەشی نوێ هاتیە ئەو بەرهێنە عەلەساس قەردی مەشروعی هەموو دایتەوە ئەوەی پێشتر کابرا قەردار بووە قەردەکانی هەموو دایتەوە هەموو مەشاکلەکەی عەل کردیە 600 خانیەکەی نیشتە جێبوونیشی هەیکەل کامل کردیە بەخۆی تەواوی کردی ئێستا نازانم سەبەبەکە چییە سەرۆکی حکوومەت ینی ڕاگرتیا من زۆر زەحمەتە دەرێم کاک مەسرور بارزانی زەحمەتە ئاگای لەوەی بیکە لە پێش دەرکەی ئەنجومەنی وەزیرانی هەموو کامیرە و مامیرە کتابەی کە دەستە بەردەستی زۆر زەحمەتە ئەو ببینی لاانێ هەر لە نووسنگەکەیوی یەگەنا کاک دکتۆر محەممەد شکری خودی خۆی کاکزگار شتەکەی لەگەڵ لە نووسنگەوی ئیشەکان ڕادەگیرێ بزەبت ئەوە بزەبت ئەمە زۆر زەحمەتە سەرۆکی حکوومەت ئەو کتابێ بینی ئەو مەشروعی ئەگەی مەشروعینی ئەو مەشروعات چەند دەستی کردی و کرایە و فرۆش ئاگاشی لێبی لاانێ بەغەڵەت تێ بگەینن چکە لۆ سەبەبەکە کاکزگار سەرۆکی دەستەوە بەرهێنان کاکسامان عارەب دکتۆر محەممەد شکری کە وەزیری دەستەوە بەرهێنانە خۆیان دەجار بەمەیان گوتووە کاکە لەو مستەسمرەی باشترمان قەت و قەت بەدەست ناکەوی لە خاوێنی و لە باشی و لە ئەخلاقی ئەوەی دووەم باشە لۆ نایدەنێ یعنی کاکزگار ئەمن سەبەبە کابرا زۆر باش بی و ئیمکانیەتی چاک بی و ئینسانش خاوێن بی لۆ نایدێ لە بەچ نایدێ لە بەچ کتابەکەی تەبقا ناکەی سەبەبەکە چیاوە تێ برێ ناو خەڵکەی کاکەوەی شەکە ناکرێ بڕۆنەوە مارێ تاوە کۆتای پێات یاوە شەبایشەکەی چاکە لەبەوە خەڵکی ینی خەڵک زۆر ماندی بوو کار وڵاوە تقریبان سێم جارە لێرێ بەس 10 جار زیاتر لە پێش دەستەوە بەرێنا هیچ ئەنجام بەڵێن دەدەن دەرێن تەواو بووە خلاص بووە دوای لە دەگەوتە نووسنگەی براگەورەی سەرۆکی حکوومەت
تۆماتی چێنی شەکە ڕاوە دەستی تۆماتی چێنی ئەانێ بگەوتە نووسینگەوی شەکە ڕاوەزدا. وإذا كانت هناك حلول جادة ومعالجات جذرية بحسن النوايا بانتظارها وإلا هل توجد دوافع لاستمرار هذا الصراع؟ خل أترجم كردي للكردي دیارە ئەو هاوڵاتیەکی تری عربە ئەوی شوقی کڕیە لە وەرینستی دەڵێ من تەنها یەک پرسیارمەیە پرسیارەکەشم ئەوەیە پاش 13 ساڵ لەو پرۆژەیە تاکەی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر ئەو ناحەقی و ئەو دزی و ئەو گەندەڵیەی کە لەو پرۆژەی کرایە بێدەنگن تەنها ئەو پرسیارم هەیە دەڵێ بۆ بێدەنگن کە لەبەر چاوی ئەوان دزی و گەندەڵی دەکرێتن بەڵام ئەوان بێدەنگن نعم باختصار رغم المعاناة والمصاعب اللي نواجهها والأموال اللي راحت انهدرت لكن تبقى ثقتنا بحكومة الإقليم قائمة لكن نطلب بنفس الوقت تجسيد لهاي المواقف المنتظرة وإلا تفسيرات أخرى قد تدفعنا إلى أمور أخرى يعني النيأس الرسالة وصلت شكرا ممنون دیارەوە نوێنەری بەشێک لە خاوەن پشکەکانی یان بەشێک لە ئەوانەی کە لە وەرینستی خانوویانەیە دەستنە ئەنجومەنی وەزیران دیارە داوایان لێ کردنەوەی خۆشیان ئاماژەیان پێکرد چەندەمین جارە ئەوانە پاشەوەی گرت دەبنەوە لێرانە دەستنە ئەنجومەنی وەزیران بەڵام دانیشتنەکانیان بێ ئەنجام دەبێتن پاشەوە ناوبڕە دەگەڕێنەوە وڵاتە. مامۆستا شێرزاد کوی وەزع کووە ئەوە چ دەکەم مامۆستا برا گەورە باشی دوانە چۆر دەگرم و دێمەوە کرد دوو دقە لێ دوانە چۆر دەگرم و دێمەوە کرد دادەنیش دیارە مەسەلەی کێشەی یەکەکانی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان یەک لەو کێشە گرفتانەیە کە بەردەوام خەڵک گلەی لێ دەکاتن هەوڵماندا وەبەرهێنان قسە بکەین بەڵام ئامادە نەبوون قسە بکەن هەوڵماندا لە پارێزگا کەسەکە بیتن قسە بکە ئامادە نەبوون قسە بکەن لە شارەوانی بە هەمان شێوە ئێستا ئێمە لە ئەنجومەنی پارێزگای هەولێرین دەمانەوێت لۆپرسی ئەو هەموو پارێز زۆرەی کە لە کێشەی یەکەکانی نیشتە جێبوون خورایە بچینە ناو ئەنجومەنی پارێزگای هەولێر بزانین کەی کێشانە چارەسەر دەکرێت کەی ئەو خەڵکە حەق خۆی وەردەگرتەوە. بۆ ئەوەی ڕای ئەنجومەنی پارێزگای هەولێری سەبارەت بە کێشەکانی نیشتە جێبوون لە سنووری شاری هەولێر وەرگرین ئێستا بەڕێز کاک دکتۆر عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێرمان لەگەڵ دکتۆر گیان کۆمەڵک کێشەی نیشتە جێبوون هەیە لە شاری هەولێر ئێوە وەکو ئەنجومەن چتان کردی ئەو کێشانە؟ بەڵێ زۆر سوپاس کاک ڕزگار کێشەکان جۆرا و جۆرن هەندێک کێشە هەیە بەڕاستی ئەسبابەکان بینی وەبەرهێنەر و هاوڵاتیە وەبەرهێنەری زۆر جار یعنی ئیلتیزامی بەو عەقدەی نەکردیە کە لەگەڵ هاوڵاتیە هەندێک جار لە بینی وەبەرهێنەر و هاوڵاتیش کەسێکی تر هەبوو وەکو مەکتەب عەقارات وەکو یعنی مەقاولی سانەوی اینجا ئەو کێشانە بە شێوەیەکی گشتی بە زۆری بەرەو ڕووی دادگا بوونەوە دەشزانی کە هەر کێشەیەک بەرەو ڕووی دادگا بێتەوە ئێمە ئینتیزار دەکەین ئەگەر لەو کاتەدا دادگا ئیستیفسارمان لێ بکە یان ناتوانین هیچ هەڵوێستێک وەربگرین لەبەرەوەی نەوەک دژ بە بڕیاری دادگا بێ بۆیە زیاترینیشیان کە خەڵکەکە متمانەی بە دادگای زیاترە کە دەبتە گروپ ینی بەرەو ڕووی دادگا دەچن ئەگەر بەرەو ڕووی ئێمەش هاتبن ئەکەیت لیژنەی وەبەرهێنانمان هەیە لەوانەیە جەنابیشت خۆت بیان بینی کە لەسەر کۆمەڵێک پرس ئیشیان کردیە بەڵام گەیشتینە چێندەر لە چێندەریشیان کردە بۆ نمونەوەکو ئەو پرۆژەی لە ڕێی کانی قرژاڵە هەبوو ڕێی
کەلک و پرۆژەی وەرینستی کە جەنابەت باس کرد کۆمەڵک پرۆژەی تریش خاوەن وەبەرهێنەرەکان لە کاتی خۆیدا خۆیان کوشت هەندێک حەلمان بۆیان دیتەوە کە هەندێک زەوی لەوێ مابوو ئەها دوو دەست و سێ دەستی کردیە یەک پارچە زەویە سێ چار جار عەقدی لەسەر کرایە اینجا زۆر جار ئەو پارچە زەویش کە تۆتە ناو کەندەکە دیسان کێشەی لافاویش دێتەوە دەبتەوە بەشەشی تری لێی ئەوانە یعنی بەڕاستی کێشەی قورسن و ئیستیسمار لەسەر خەتە ئەکیت لە نێوان دادگا و وەبەرهێنەر و مستەسمر و ئیستیسمار لە بینیتیان چونکە ئیستیسمار گرێبەستی لەگەڵ وەبەرهێنەر هەیە و خەڵکەکەش گرێبەستیان لەگەڵ مستەسمرەکە هەیە وەبەرهێنەرەکە هەیە بۆیە سێ کوچکەیەکە دادگا لە ناوەندیان کاری باشتر دەکا و دەتوانی بڕیاری یەکلایەکەرەوەش بدە دکتۆر هەندێک بەشێک لە پرۆژەکان هەندێک هاوڵاتی عەرەب پاش ئەوەی هەستیان کردێت لە کوردستان ئەمان هەیە ئاسایش هەیە هێمنی هەیە لێرە خانیان کردێ ینی خەڵکت زۆر پارەیان ڕۆیە هەست ناکەنەوە لە سمعی هەرێمی کوردستان مەترسیە لەوەی هەرێمی کوردستان لەکەدار بکرێتن ئەوانە گلەیان هەیە خۆی کاک ڕزگار مەفروزە ئێمە هەڵوێستێکی زۆر تون بەرامبەر ئەو نوع وەبەرهێنەرانە وەربگرین یعنی بەڕاستی ئینسان دەبێ مەرجی قورسەر دابنێ بۆ ئەوی بتوانین پابندیان بکەین نەکەر هاوڵاتی خۆمان زەرمەند بووینە هاوڵاتی خۆمان گرێبەستی کردیە ئێستا کێشەی هەیە یعنی مستەشار لە یەک لە وەزارەتەکان کێشەی هەیە بەرە ڕووی من هاتەوە دەڕێ کاکە ئەمن مشکلە نیەندەك پارەی دیکەش دەدەم بەس ئاردەکار ینی دوو گرێبەستی لەسەرە دوو گرێبەستی لەسەر کردیە کابرا و لێیدایە ڕۆیی شەو ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستانیشە یعنی ئەو کێشانە زۆرن نەکرد لە هاوڵاتی عەرب کە حکوومەتی هەرێمیش لە کەدار دەکات لە کاتێکدا کە مستەسمرێک ئیلتیزام بە ئەو گرێبەستەی ناکە کە لەگەڵ ئیستیسماری هەیە و ئینجا لە دەرئەنجام هاوڵاتیەک بە دەردەسەری چەند دەفتەرێک کۆ دەکاتەوە دەچی دەهێ بگاتە یعنی خانوویەک لەو ئەگەر لە دەرەوەی هەولێریش بێ بەڵام لە دەرئەنجام تووشی ئەو کێشانە دەبیتەوە بەڕاستی ئەمە علامەتی استیفهام و دەبێت چارەسەری بکەین جەنابەت لە مەرکەزی قەرار نزیشی قەت خەوڵت نەدایە ئەو پەیامە جددی هاوڵاتیان ئەوانەی کە جەنابەت حەز بە ئازارەکانیان دەکەی بگەینی ئەو شوێنەی کە قراری لەدەست زانی ئێمە پەیامەکانمان زۆربەی زۆری ڕاستەوخۆ لە کۆبنەوەکان چکە هەمووی زۆربەی مباشرە و سەرجەم دەستگا میدیایەکان لەوێن دەرن و ڕاستەوخۆن پەیامەکان زۆربەی زۆری دەگاتە شوێنی قرار بەڵام کاردانەوە دەرئەنجامەکان بەرەو ڕووی وەزارەتەکان دەستەوە یعنی کەم جار هەیە بێن لەگەڵ ئەمە مناقەشە بکەن بۆ نمونە ئێمە کۆمەڵک پرۆژەمان تەقدیمی ئەنجومەنی وەزیران کردێ پرۆژەکە عیلاقی بە ئیستیسمار هەیە بە وەزارەتی کشتتوکاڵ هەیە بە شارەوانی هەیە خۆی مەفروزە کە ئەو پرۆژانە دەستەوە ئەو وەزارەتانە لە دوومان بنێرن بڵێن ئەنجومەنی پارێزگای ئێوە ئەو پرۆژتان تەقدیم کردی لەسەر چ بنەمایەکە مناقەشەی سەبکرێ ئەوە ناکرێ بەڕاستی و ئەوان لۆ خۆیان دواتر دەرئەنجام یعنی کارداوانێ خۆیان دەبی بێ ئەوەی ئێمە ئاگادار بین ئێمەش بەڕاستی ناتوانین بە دوواداچوون لەسەر ئاستی وەزارەتەکان بکەین تەنها حکوومەتی خۆجێتیە دوا پرسیار با زۆر کاتت نەگرم لە پرسی وەبەرهێنان پرۆژەکانی نیشتە جێبوون ئەنجومەنی پارێزگای هەولێر تا چەند ئاگادارە تا چەند پرسی پێ دەکرێت خۆی زۆرترین پرسی وەبەرهێنان لە نێوان دەستەی وەبەرهێنان و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەشێکی زۆری بە تایبەتی لە نیشتە جێبوون ئێمە بەڕاستی داخل نەبووینە چووکە کاری تەنفیزیش نین ئێمە کاگرزار ئێمە چاودێرین ناتوانین ڕاستە خۆ بچینە ناو وردەکارێت نەخێر ئێمە ئاگادار ناکرێنەوە بە شێوازێکی ڕسمی تەنها لە ڕێی دەستگای ڕاگەیاندنەکان ئاگادار دەبین ئەم پرۆژەیە چوە بواری جێبەجێکردن نەخێر ئەمە سیاسەتی وەبەرهێنانی خۆیتیان ئەوان کارەکان دەکەن بەتەکید وەبەرهێنان و شارەوانی چونکە شارەوانی زەویەکەیە و وەبەرهێنانیش ئەو جیهەتەیە کە عەقد لەگەڵ وەبەرهێنان دەکات طبعاً لە زەمنی ئەوانە کە زەویەکەی پێدەدرێت سەرجەم فەرمانگەکانی حکوومەت لە کارەبا لە ئاو لە ئاوەڕۆ لە ئێستا ئاودێریشی لەگەڵا و دیفاعی مەدەنی کۆمەڵێک فەرمانگە هەمووی ڕەزامەندی وەردەگیرێت نەخشەدانانی ئاوەدانی ئەوانە هەمویان بەشدارن لەو پرۆسەیە بەڵام بە شێوەیەکی گشتی وەبەرهێنەر هاوڵاتی ئەو سێ کوچکەیە ئیش لەسەر گرێبەستەکان دەکات زیاتر زانیاریەکانی لە ساڵی ڕابردوو بەهۆی ئەوەی هەندێک لە پرۆژەکان گەندەڵی تێدا کراوە بەرهێنەرەکان هەڵاتن و ڕایان کردووەندە خۆیان کوشت ئاماژەت پێکرد هیچ وەبەرهێنەرێک درای تێدادگا بەڵێ وەبەرهێنەر هەیە سە حەزری لەسەر ناتوانانی بێتەوە هەرێمی کوردستان وەبەرهێنەر هەیە سەجن کرایە
وەبەرهێنەر هەیە ئیزراعاتی توندی بە بەروەرگیرایە وەبەرهێنەر هەیە لێی ساندراوەتەوە یعنی مافی هاوڵاتیان دابین کردووە لە ڕێی وەبەرهێنەرێشتر ئەم ئیزراعاتانە کران زۆر سپاس. ئەگەرچی کێشە و گرفتەکانی وەبەرهێنان و پرۆژەکانی نیشتە جێبوون یەکجار زۆرن بەڵام وەڵامێکی جدیش نییە لای بەرپرسان کە ئاخۆ تاکەی ئەوانەی کە لەم پرۆژانە کار دەکەن خۆڵی هاوڵاتیان دەبڕن. تاڵقێکی تر و بەرنامەیەکی تر شاد و بەختەوەرە.